ڕۆژێک دوو کەس بۆ پەرستنی خواشونایی کرد. یەکێ لەوان پێشوای ئاینی و ئاویتر باجوەرگەر بوو. پێشوای ئاینی بەجیا ڕاوەستا و بەتەنێ پاڕاوە و وتی: خدایە شکرانە بژێرم کار وە خەڵکی تر چاوچنۆک و زاڵم و زیناهکار نین. شکر و سوپاس دەکەم کە وەک ئەم باجوەرگرە ناچم. هەموو هەفتە دوو جار بە ڕۆژوو دەبم و لەوەی وەدەستی دێنم دەیەکی دەبەخشمەوە. بەڵام باجوەرگرەکە لە دوور ڕاوەستا بوو نەیدەوی چاویشی بەرەو ئاسمان هەڵێنێت. ئەو لە سنگی خۆی کوتاوتی: خدایە بەزەت بەمنی تاوان باردا بێت. بزەمن چ قەومە؟ باجوەرگر پاڵانەوەی قبول کراوە بەخشانە پێشوایینێکە. چونکە هەر کەس خۆ بەزل بزانێ نزم دەبێ و هەر کەس کەوانە بێ سەربەرز دەبێت. دۆستکەت بەرەوە ئاوە قوڵەکان لێ بخڕی شەمعون و تۆڕ